هونەری مۆمیاکردن و هەڕەمەکان لە میسر. هیچ کردارێکی مرۆڤ نییە پاڵنەرێک لە پشتیەوە کار نەکات، چ چاک بکات چ خراپ، ئایدیایەک لە پشتیەوە خۆی حەشارداوە و تەحەکوم بەسەر مرۆڤدا دەکات. مرۆڤ لەلایەن کارەکەیەوە ئاراستە دەکرێت، ڕاست پێچەوانەی ئەو دیدەی کە دەڵێت مرۆڤ کارەکەی بەڕێوە دەبات. سیگمۆند فرۆید لە دەقی نووسینی شارستانیەت وەک بەرهەمی چەپاندن ئاماژە بەوە دەکات هەر کارێکی مرۆڤ لە بەرەو پێشچووندا زادەی ئەو چەپاندنەیە کە بوونی هەبووە و لا فۆرمێکی تردا خۆی نیشان دەدات. مۆمیاکردن پێشنەوەی تەرمی مرۆڤ لە فۆرمێکی تردا، خەیاڵی ئەوەی کە کەسێک بمرێت و لەبەر چاو نەمێنێت گرێی دەرونی زۆر گەل بوو، بەتایبەت بەشێک لە گەلی شینشیرۆ لە شیلی و گەلی میسر. میسرەکان لە کۆندا باوەڕیان وابوو پاشا دەسەڵاتی خودای هەیە و بەشێکە لە خودا، وەک چۆن لە کاتی زیندووبووندا تایبەت مامەڵەی لەگەڵ دەکرا. بە هەمان شێوە بیریان کردەوە کە پێویستە مردنەکەی و مامەڵەکردن لەگەڵی جیاواز بێت. بە دوای ڕێگایەکەوە بوون کە تەرمەکە لە شیبوونەوە بپارێزن. لە دۆخی سەرەتادا لە پاڵ پلەکەی بیرکردنەوەیەکی تریان هەبوو کە زیاتر هانیدان بۆ مۆمیاکردن، ئەویش گرێدرا بوو بە بیرۆکەی ئاین و زیندووبوونەوە، چونکە ئەوان باوەڕیان وابوو کە بۆ زیندووبوونەوە مرۆڤەکە ئامادەیە و ڕۆحەکان جەستەکان دەناسنەوە. سەرەکی ترین بیرۆکە بۆ مۆمیاکردن با بڕوای شارەزایان ئایدیای ئاین بووە و لە پشتیەوە کاری کردووە. بەڵام لە سەردەمەکانی دواتر مۆمیاکردن ڕاهەندێکی سیاسی وەرگرت و زۆر سەرکردە مۆمیاکران. چۆنێتی مۆمیاکردن یەکەم هەنگاو نابێت کاتێکی زۆر بەسەر مردنەکەدا تێپەڕ بێت. بۆ مۆمیاکردنەکە لە سەرەتادا ددانەکانی دەردەهێنرێت، چونکە جەستەکە لاپووکی ژێر ددانەکانەوە بەرەو شیبوونەوە دەچێت. دواتر سێ حەوز ئامادە دەکرا بە پێکاتەی جا. حەوزی یەکەم پڕ بوو لە ئاوی خوێ، حەوزی دووەم پڕ بوو لە گیراوەی کافور، حەوزی سێەم پڕ بوو لە کوتراوەی نەبەق. تەرمەکە سێ شەو هەر شەوێک لە حەوزێکدا دادەنێن، دواتر کونێک دەکەنە سکی. لە ڕێگەی ئەو کونەوە تەواوی ئەندامەکانی ناوەوەی دەردەکەن، پاشان کونێک دەکەن لە لوتی. لە ڕێگەی ئەو کونەوە مێشکی دەردەهێنرێت، دواتر کەلەی سەری لە پاڵ هەناویدا پڕ دەکرێت لە ڕۆنی کافور و کونەکان دەگرنەوە. دوای ئەوە بۆ ماوەی 20 ڕۆژ دەخرێتە ناو حەوزی یەکەم، دواتر بۆ ماوەی 20 ڕۆژی تر دەخرێتە حەوزی دووەم، پاشان 20 ڕۆژی تر دەخرێتە حەوزی سێەم، کە پرۆسەی مۆمیاکردنەکە 63 ڕۆژ دەخایەنێت. پاشان تەرمەکە دەهێنرێتە دەر و جەستەی لە ڕۆنەکە بەتاڵ دەکەن و هەناوی پڕ دەکەن لە کوتراوەی داری نەبەق. دواتر تەرمەکە لە ڕێگەی خامێکی تایبەت یان لەفافێک بە توێژاڵێک کە تیرا ڕووپۆش دەکەن و لە جەستەی دەپێچن. بەم شێوەیە جەستەکە مۆمیاکردنی تەواو دەبێت. پاشان قۆناغی ناشنەکەی پێویستی باجاکردنەوە و دانانیەتی لە شوێنێکی فێنک، زۆر جار لە قوڵایەکی زۆر نێژراوە کە بابەرزی هەڕەمەکانی میسر مەزەندە دەکرێت بۆی پارێزراو بوو بێت لە فێنکێتی مۆمیاکان لە پاڵ دەسەڵاتی فیرعونەکان. مۆمیاکردن و پەیوەندی بە هەڕەمەکانی میسرەوە. هەڕەمەکانی میسر کە پێک دێن لە سێ هەڕەم لەسەر تەرمی سێ فیرعون هەڵچنراون. ئەوەی هەڕەمەکانی میسر جا دەکاتەوە شێوازی بەردەکانی نییە بەتەنها کە هەریەکێک کێشی نزیکەی 2 تەن دەبێت و بەرزکرانەوە بۆ بەرزی 7 مەتر، بەڵکو شوێن و شێوەیانە کە بە بڕوای توێژەران لەسەر شێوەی 3 ئەستێرە دروستکراوە کە 2 ئەستێرە گەورەکان نزیکن لە یەک و ئەستێرەی سێەم کە بچووکە دوورترە لەوان. هەڕەمەکان لەسەر هەمان شێوە بیناکراون. توێژەران باوەڕیان وایە ناکرێت هونەری مۆمیا و ئەندازەی هەڕەمەکانی میسر بە شتێکی سادە سەی بکرێت لە زەمانێکدا کە ئایدیاکان هێندەی ئێستا و تەکنیک و ئامێرەکان هێندە بەهێز نەبوون.